دووبارە سڵاو ئازیزانم یەکێکی تر لە میوانەکانمان لە دومین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر بەڕێز خات و شیلان عارف کە بەڕێزیان بریکاری وەزارەتی دادن بەسپاسەوە لەگەڵای ئامادەی هەیە. خات و شیلان زۆر بەخێر بێ. زۆر سپاس مەمنون. باسێکی گرنگی دیدارم بۆ بکە ڕستان بریکاری وەزارەتی دادن لەناو حکوومەتان هەموو ئەو کێشە و گرفتانی کە پێشتر هەبووە ئێوە لە نزیکەوە بینیوتانە بۆ ئەم قۆناغا یەکێتی لە ڕێی دیدارەوە دەیەوێت ڕوئیای خۆی بەتایبەت بۆ ناو حکوومەت چۆن بێت؟ دەستخۆشیتان لێکم دیدارتان باش هیوادارم هەموو ئەو بیر و بۆ چوونانەی کە ئێمە وەکو کادران وەکو لە حکوومەت لە ئۆرگانەکان پێشکەشمان کردووە دڵنیام لە دیداری یەکەم زۆر ڕۆئیا و پێشنیار و بۆ چوونی باشمان پێشکەش کردووە شوێنی خۆی گرتووە لە راپۆرتی سەرەتای کردنەوەی دیداری دووەمیش ئاماژەی پێکرا بە دڵنیاییەوە دیدار گرنگی خۆی هەیە چونکە مۆدێلێکی نوێی حیزبایەتیە و نزیکبوونەوەی کادر و حکوومەت و ئۆرگانەکانن لە یەکتری و دووبارە داڕشنەوەی سیاسەتی یەکێتی بۆ ساڵی ئایندا لە هەموو سێکتەرەکان و بەتایبەت لە حکوومەت لەوە پەرلەمان لە سێکتەرەکانی ترەوە بەپێی لیژنەکان هەمووی راپۆرت و بیر و بۆ چوون و پێشنیاری خۆیان خستۆتە بەردەستیان و بە دڵنیایەوە ئێمەش وەکو حکوومەت ڕوئیای یەکێتی باشتر خزمەتکردنی هاوڵاتیانە لە ڕێی کادرەکانەوە لە ڕێی ئەو ئەندامانەیەوە لە ڕێی ئەو بریکاری وەزیرەکانە وەزیرە بەڕێزەکانە لە ڕێی بەڕێوەبەرە گشتیەکانە لە ڕێی هەتا ئەگاتە فەرمانگەیەکی خوارەوە وا پێشنیار و داڕشنەوەی بۆ کراوە کە لەگەڵ سیاسەتی یەکێتیا بگونجێ کە سیاسەتی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکە بە هەموو شێوەیەک بۆیە دیدار بێگومان ڕۆڵ و گرنگی خۆی هەیە بێجگەلەوەی کە کۆبوونەوەیەکی حیزبیە بۆ بەرچاوڕوونی و ڕۆشنیەکی تر ئەدا بە کادران لە حکوومەتە کە سیاسەتی یەکێتی لەو ئاستەیە و ئەو خزمەت گوزاریانەی کە نەمانتوانیوە لە ساڵانی ئایندە ڕابردوو پێشکەشی بکەین بۆ ئایندە پلانمان چییە و هەموو ئەو پلان و پێشنیارانە کراوە بە راپۆرت و لە لیژنەکانە قسەی لەسەر کراوە ئاڕایی باش و پێشنیار و بۆچوونی باش دراسە کراوە و لێکۆڵنەوەی لەسەر کراوە و کراوەتە پێشنیار و ئەدرێتە لیژنەی باڵای دیدار. باشە لە ماوەی کارکردنتان بەڵێ وەکو شیلان عارف گرفتتان بۆ دروست بووە؟ حتمان تۆ ئەگەر کار بکەیت گرفت دروستە بێ بەڵام چۆنێتی بەرپەرزانەوەی ئەو گرفتانە بۆیە پرسیارم کرد. بڵێ ئەمێ بزانم لەگەڵ ئەو گرفتانی کە بۆتان هاتوۆتە پێش یەکێتی وەکو حیزبێک تا چەند هاوکار بووە ڕۆڵی هەبووە بۆەوەی کە ئێوە بتوانن چارەسەر و گرفتانی پێ بکەن؟ ئێمە کە دەست بەکار بووین لە پۆستەکان وەک ئاگدار بن بەڕێز کەقوبات خۆی لەگەڵمان هات بۆ دەست بەکاربوونمان بۆ هەمومان لە وەزارەتەکانە یعنی ئەمە مۆدێلێکی نوێ بوو و ئەمە دەرخەری ئەو پاڵپشتی و پشتیوانی بەڕێز جەنابی کەقوبات تاڵەبانیە کە پشتیوانی سەرجەم تیمەکەیەتی و لە هەر گرفتێک لە هەر کێشەیەکە و بە دڵنیاییشەوە سەرجەم ئۆرگانەکان کاتێک کە کێشەیەک ئەبێت و حیزب و سەرکردایەتی پشتیوان و پاڵپشتە ئەو گرفتانە کە دێت ئەو گرفتە هونەریە ئەو گرفتە سیاسیە ئەو گرفتە پەیوەندی بە داراییەوەیە ئێمە هەوڵمانداوە وەکو تیمەکە زیاتر گرفتەکان ئەگەر بە خۆمان چارەسەر بکرێ بۆ خۆمان چارەسەرمان کردووە ئەگەر چارەسەر نەکرێت لە ڕێی بەڕێز کەقوباتەوە گاندوومانەتە شوێنی خۆی و هیچ کەم گرفت هەیە چارەسەر نەکرابێ و ئەو گرفتانەشی کە بیستو بێتمان یعنی زیاتر ڕێی عامی لەسەر بێ لە ڕێی ڕاگەاندنەوە قسەمان لەسەر کردووە چکە بە ڕێکاری ئیداری و کارگێڕی هەندێک گرفت هەیە بە خودی خۆم وەکو وەزارەتەکەی خۆم بە ڕێکاری ئیداری بە ڕێی یاداش لەسەر و خۆم لە حیزب لە حکوومەت هەمووی بەرزم کردوەوە کە زانیمە
نەتائیجەکەی ئەوە نییە کە ئێمە ئەمانەوێت لە ڕێ ڕاگەاندنەوە بەسپاسەوە بۆ سەرجەم ڕاگەاندنەکان پەیامی خۆمان گەیاندووە و زۆر جاریش لە ڕێی ڕاگەاندنەوە گرفتەکە چارەسەر بووە ئەوە جێگەی زۆر زۆر دەستخۆشیە و خۆشحاڵیە کە لە ڕێی ڕاگەاندنەوە توانیمانە هەندێک گرفت هەیە بیوەستێنین و یان چارەسەری بکەین. بریکاری وەزارەتی عەدلن، بڵێ وەزارەتی داد، بڵێ ئەم دادا ئەم دادپەروەریە ئەم عەدلا بڵێ یەکێکی لە ماوەی ڕابردوو لە ماوەی کارکردنی تا چەند کاری لەسەر ئەم داد و عەدلە کردووە. یەکێتی وەک خۆتان ئاگادارن هەر مام جەلال بۆ خۆی ڕۆحی شاد بێ یاسایی بووە و دەست پێشخەری پشگیری سەروەری یاسا و دام و دەستگا دادوەریەکان بووە و هەوڵی داوە تەدەخولی قەزا نەکرێت تەدەخولی دەستێوەردانی حیزبی لەناو دادگاکان نەکرێت بەو چەمکە ئەم سەرکردایەتیەش و بەسپاسەوە بۆ سەرۆک بافڵ دووپاتی دادپەروەری و سەروەری یاسا و دەستێوەرنەدانی دادگاکانی کردوتەوە و لە هەر کاتێکا شتێک لەو بابەتە ڕوویدا بێ ئەوان تەدەخولیان کردەوە نەیان هێشتووە هیچ کەسێک بە ناوی پۆستێک یان پۆستێکی هەبێت تەدەخولی دادگا و دادوەرە بەڕێزەکان بکە ئەوان توانیویانە فەزایەکی ئازاد خۆیان کاری خۆیان بکەن بەپێی ئەو یاسا و قانونانەی کە بەرکارن لە هەرێمی کوردستان. لە دۆزینەوەی تۆمەتبارەکان لە ڕادەستکردنیان بە یاسا لەوەی کە بەڕێستان باسێکە لە سربەخۆیی دادگاکان لەو بڕیارانەی کە ئەدرێ لە هەموو ئەمانەیە ئەکرێ بڵین یەکێتی ڕۆڵێکی زۆر باشی هەبوو بێت هەوڵی داوە ئەو بیرروبۆچونە لە لای خەڵک نییەڵێ کە دەڵێن یاساتان هەبوو فەقیرەکانە. بەڵێ زۆر جار ئەبینی بەرپرسەکانی یەکێتی کاتێک کە لە دادگایەک لە شوێنێک بانگێش دەکرێن زۆر بە ینی بەسەر بەرزانە ئامادەی خۆیانە بێت و وتەی خۆشیان هەبووە و نەشیان هێشتووە هیچ تەدەخولاتێکی حیزبی لەسەر هیچ ئاستێک هەبێت ئەمە وای کردووە خەڵک زیاتر متمانەی بە دادگا و بە دامەزراوە دادوەریەکان هەبێت هەموو کاتێ پشگیری تەواوەتی سەرجەم دامەزراوە دادوەریەکانی کردووە. جیاواز لە ئیشەکەت وەک ژنێک تا چەند ئاسوودەی کە لەم حیزبەیە و یەکێتی چی بۆ ژنان کردووە و هەر ئێستش لە دیدار بینیمانە ئێمە ئەو ژنەی کە تایبەتە بە ژنان دەتانەوێت چی بکەن و دەتانەوێت ئاسی ژنان بە تایبەت لەناو کیانی سیاسی و لەناو حیزب بەرەو کوێ بەرن. یەکێتی ئەگەر بڵێ یعنی ژن و یەکێتی دوانەیەکەن ناتوانانی لێکیان جا بکەیتەوە چونکە ئەو پشگیریەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ژنانی هەبووە لە کەم حیزبا هەیە و ئەو ئاسوودەیەی کە ئەو متمانەی کە تۆ لە حیزبێکی ئاوا بتانی بە شێوازێکی سربەخۆ بە ئازادانە کار بکەی لەوانەیە لە هەندێک حیزبی ترە ئاوان نەتوانی حڕتر کار بکەی بۆیە فەزایەکی ئازادی بۆ ژنان و دەرگای واڵای کردوتەوە بۆ ژنان کە بتوانن بە تواناکانی خۆیان بێنە مەدان و وەکار بکەن چ لە دامەزراوە حیزبیەکانە بێ یان لە دامەزراوە حکومیەکانە بێ و دوجار یەکێتی و ژن دوانەیەکن ئەیبینی کە لە دیدار ژنان ڕۆڵی باشیان هەبووە و لیژنەی تایبەتیان هەبووە بۆ چوون و پێشنیاری تایبەتی خۆیان هەبووە و لە زۆربەی لیجانەکان ژنان ڕۆڵیان هەبووە و پێشنیاری خۆیان هەبووە بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆری شت کردووە بۆ ژنان و لە زۆر ڕێگەوە لە یاسایی لە سیستەمی کۆتا لە ئەمانە هەمووی بە یاسا کاری کردووە لە پێشترا بۆ ئەم دەورەیەش بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەم سەرکردایەتیە بەم ستایلە دەیەوێت ژنان پێگی بەهێزتریان هەبێ و لە سەرکردایەتی و لە ناوەندەکانی بڕیارە دەنگی خۆیان هەبێ بە حەقیقی بەتوانە و لێهاتووی خۆیان. سەرۆک بافڵ خۆی پشگیری پشتیوانی ئەم بابەتێ بەتایبەت بۆ ژنان. بەڵێ لە دوای دیدار دەتانەوێ یەکێتی چی بکە؟ یەکێتی بۆ قۆناغی ئایندە چۆن خۆی ئامادە بکە و بەتایبەت ئەوەی کە باست کرد بۆ بابەتی ژنان بۆ بەشداری پێکردنیان لە
بۆ نمونەی هەڵبژاردنمان هەیە هەڵبژاردنی انجمەی نوێنەرانی عێراق تا چەند بەشداری پێکردنی ژنان کاندیدکردنی ژنانیش هاوشانی پیاوەکان ئەم بابەتانە تا چەند پێویستێکێتی گرنگی پێبا. طبعا یەکێتی گرنگی پێداوە بەڵام ئەبێ ژنان نابێ لەم ئاستەیە بوەسن ئەبێ تۆمۆحی زیاتریان هەبێ ئێمە سیستەمی کۆتا هەیە بۆ ئەو ژنانەی کە ئەچنە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان بێ لە پەرلەمانی عێراق بێ و لە ئەنجومەنی پارێزگاکان بێ و لە پەیڕە و پرۆگرامی یەکێتی و بڕیاری لێدراوە کە کۆتای ژنان لە سەرکردایەتی یەکێتی هەبێ بۆیە دەبێت ژنان بە نەفەسێکی باشتر و بە ئەکتیڤێتێکی تر باشترەوە بێنەوە مەیدانەکە و خۆیان ڕۆڵی کاریگەریان هەبووە لەسەر جەم هەڵبژاردنەکانە و ژنانی زۆر باشمان هەیە دەبێت ئەو فەزا ئازادی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیان کرۆتەوە بێن توانەکانی خۆیان دەربخەن و بتوانن ئەو مافانەی کە میلەتەکەمان بەدەستیان نەهێناوە تا ئێستا چ لە پەرلەمانی عێراق بێت چ لە پەرلەمانی کوردستان بێ ئێمە کاری لەسەر بکەین هیوادارم ژنان بتوانن لەم خولەی داهاتووی ڕۆڵیان هەبێت بەڵێ لەم خولەی داهاتووی پەرلەمانە کە زۆر گرنگە لە خولی پێشوش کاری لەسەرکرا بەڵام زۆر گرنگە لەم خولەی داهاتووی پەرلەمانی کوردستان هەوڵ بدرێ کار بکرێ دەستوری هەرێمی کوردستانمان هەبێت چونکە هەندێک لە مافەکانمان هێشتا دیداریش ببوورە ئەوەی لە دیداریش لە دیداری بە زۆر باس لە دەستورەکرا ئەو بابەتە چێ خات و شیلانە گەڕ بەکورتی ئێمە ئەو بابەتە لە دیداری یەکەمیش کارمان لەسەر کرد و یاداشتێکی زۆر باشماندا بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت کاتێکە لە مفاوزاتەکانیان بۆ کابینەی حکوومەت لەگەڵ حیزبە سیاسیەکانە دانیشتن و دانووسان بکات لەسەر ئەوەی کە دەبێت هەرێمی کوردستان دەستوری تایبەتی بەخۆی هەبێ چونکە ئێستا ئێمە 30 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە و بەڵام تا ئێستا دەستورێکی تایبەت بە هەرێمی کوردستانمان نیە ئەمە دەبێت ئەمە فەراقێکی قانونیە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگری ئەو مەشخەڵە بێ لەم خولەی پەرلەمان لەگەڵ سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکان کار بکرێت بۆ ئەوەی ئێمە دەستوری هەرێمی کوردستانمان هەبێ کاتێک کە کێشەیە دەستور بکە بەڵێ دەبێ ئەو شەڕێکێتی بیکە ئەو شەڕە هەر خۆی کردوێتی دەبێ کۆتایی بەردەوام بێ دەستورێک بۆ هەرێمی کوردستان بەدەست دێت بەڵێ هەتا دەستورێک بۆ هەرێمی کوردستان بەدەست دێ بۆ ئەوەی کاتێک کە ناکۆکیەک دروست ئەبێت لە هەرێمی کوردستان ئێمە هەرێمێکی فیدراڵین نابێت پەنابەرینەوە بۆ دادگای فیدراڵی بۆ چارەسەرکردنی کێشەکانمان و دەستورێکی خۆمان هەبێت ئەو وەختا توانین لەوانەیە زۆر کێشە لە هەرێمی کوردستان لە دادگاکانی هەرێمی کوردستان وەختە دادگای دەستوریشمانەوێت بێگومان دەستان خۆش بێ خات و شیلان عارف بریکاری وەزارەتی دادسپاسکە لەگەڵمان ئامادەی تەبوو سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو.